دەنگەی زۆر هیوادارین ئینشاڵڵا سەرکەوتوو بێ و بەردەوامیش بێت پەیام خان هیوادارین ئینشاڵڵا ئەوە زۆر مهمە بەردەوام بوونەکەی بالضبط ئینشاڵڵا بەردەوام دەبێت و خێزانەکەی هاوکار بن ئینشاڵڵا ئینشاڵڵا خێزانەکەی ڕێ پێ نەگرن چونکە بەڕاستی گوناحەوە وەختی خۆی محەممەد عەبدولوهاب بۆ لەو درێژێت دەمێ هونەرمەندەکی گەورەی عەرەبە زۆریش بەدیم بووە 93 ساڵ ژیە قسەی زۆر مهمی هەیە بەلای منەوە ینی دەڵێ خوای گەورە کە بەهرەی دەداتە کەسێک جا شەرنی ئەو بەهرە بەس دەنگخۆشی بی لە هەر مەجالێک بی خوا لەوەی نەدایتێ بیشارتەوە دەبی دەور و پشتی خۆی پێ جوانترکە دەور و پشتی خۆی پێ ڕازاوەترکە بەڕاستی هیوادارم کە ئەو پیاوە بەدینە قسەی کردێ عائیلە کەشی دەزانم کە بەدینن هیوادارم ڕێ پێ نەگرن خێریان دەگاتێ ئیشاڵا بەردەوام دەبێت بە پشگیری کەسانی وەکو ئێوەمانان کاری باشتر و جوانتر ئەنجام بداتن مامۆستا دەمێ بێمە سەر ئەو پرسیارە لە شوێنێک کەوشە شکست دەهێنێ مۆسیقا دەتوانێت قسە بکات خۆی مۆسیقا زمانە بابی من مۆسیقا مەشهورە ئەوە زمانێکی جیهانیە یەکەمین تعریفی مۆسیقای توجێ لە مۆسیقایەکی هیندی دەبی لە دەنگەکەی دەنجی شەر مۆسیقایە ینی جێل لە گۆرانی بێژێکی هیندی دەبی هیستەی ناگەی داخوا دوو کەلیمەی دیڤانە و نازانم چی کوردی تێدابی لەگەڵ زمانی مە مشتەرەکە دەنا ئەوی دیکە تێ ناگەی بەس سەری لۆ دەلەقێنی و هەز دەکەی یۆنانی جێلێ دەبی هەروە دەنگەکی تورکی فارسی هایدە خۆ هەموو شتەکانی تێناگەین معینی ئەسوانی هەموو شتەکانی تێناگەین دەمان جوولێنێ هونەری ڕەسن هونەری گەورە هونەری مەزن دەجوولێنی بەدەستخۆن نیە مۆسیقا زمانە هەموو دنیا لە زمانیەک مۆسیقای ئیسپانی کە دەڵێن ئەسڵەکەی زریاب داینا زریابیش کەسەکی کورد بووە زۆر نزیکە لە هەندە گوتنی کوردی و حەیران شتیوە کە لەگەڵ گیتار پێیان عاردی دەدەن و بەعزە شتێکی دەێنن هەر نزیکە لە حەیران هاوار دەکاوە دەکارە باشە مامۆستا تێگەیشتنی جیهان بۆ هونەری کوردی لە چ ئاستێکدایە هونەری کوردی لەلایەن جیهانەوە قبول کراوە ینی ئەوە پرسیارەی قورسە ینی من نامێ ئەوها بە ئاسانی وەڵامی دەمەوە دەبی ئەوە ینی شکر زۆر سوپاس لە بۆ خوای مەسەرەن کە تیپەچی وەکو تیپی کامگارانمان هەیە ئەوانە بەڕاستی دەوریان هەیە لە ناساندنی هونەری کوردی لە جیهان هونەرمەندێکی گەورەی وەکو دڵشاد محەممەد سەعیدمان هەیە کە حتا تانیتی قیادەی بەعزە ئۆرکسترای بێگانە بکە و ئەمەش بە دەوری خۆمان ینی چەندین کۆنسرتمان کردیە تەنیا عارەب پێکەوە دنەوە و حەفتچین لە پاریس کۆنسرتمان کرد لە ناو جێیەکی کە دەڕۆژ دەوامی دەکرا من هەر دەڕۆژەکە دەچوم ئیمیلەتانی دیش ببینم بزانم ئاستی هونەری مە لەگە ئەوانی دیکە چۆن بووە ئەنجا بەشداریمان کردێ لە بغێست فەڕەنسی خۆی ناوی برێستە ئەوان دەنم بغێست فەڕەنسی ڕای بەغا دەخوێندنەوە